سلام و کات باش بێ سڵاو لە بینەران بەنسبەت جەنگ خۆی جەنگ یعنی کە دەبێتە جەنگ هەموو بوارێک لە ژیان وەکو بڵێن دەبێتە ئەوە دەبێت یعنی تاڕادەیەکی فلیش دەبێت بە تایبەتی جەنگەکە چەند نزیکە لەو شوێنەی کە توولەی بوون و ئێمە ئێستا لە کوردستانی لە عێراقین دراوسێمان ئێران شەڕی لەگەڵ دەوڵەتێکی بەهێزی دەکات کە بە سپۆنسەری ئەمریکا ئەو شەڕاکات کاوی ئیسرائیلە بەدڵنیایەوە کاریگەری لەسەر ناوخۆی کوردستان و عێراق بە گشتیەکات و بە بازارە گشتیەکانی جیهان دەکات شەڕ یان جەنگ کە هەبێت خاڵ یەکەم لەسەر و کەرتی وەکو بڵێن وەکو ئێستا ئێوە بۆمان شارح کرد و پەیامنرتان چوویتە ئەو کۆمپانیا لەسەر بواری گەشت و گوزار دەکات بەڵام بەگشتی ئەگەر بین سەیریکەن لە چەندین بواری جیای بازرگانی دەتوانێت کاریگەریەکی زۆر گەورە بکات بە تایبەتی بواری هاوردەکردنی ناوت ئەگەر ئەو وڵاتە خودی بەرهەمهێنەری نەوت بێت یان بە تایبەتی لە بابتی دیکە کاویش مەلاس ئامنەکانم بە تایبەتی زێر ئەگەر ئێمە باسی زێر بکەین زێر لە کاتی جەنگدا دەدرەوشێتەوە و خەڵکانێکی زۆر هەوڵ دەدەن خۆیان بپارێزن بە فرۆشتنی زێر هەندێک جار یان بە حتا وڵاتەکان احتیاطی خۆ یەدەکی خۆیان لە زێر ئەفرۆشن بۆ ئەوەی ئەو بۆشایەی دروست بووە ببێتە مایەوە کە یان ئەو زەڕەر زیانەی کە کردووە پێی بشارێنەوە لەبەرەوە جەنگ بە دروستی یعنی لە ناوەکەی دیارە کە هیچ خێری بۆ هیچ شوێنێک و بۆ هیچ شتێک نییە بەڵام بۆ ئێمەی بازرگان هەندێک جار دەبێتە فرسە دەبێتە هەڵێکی زۆر باش کە ئێمە بازرگانی خۆمان بەرەو پێش بین بە تایبەتی وەکوتم باسی زێر و نەوت بکەم زێر لە کاتی جەنگدا وەکو مەلات ئامن خەڵک لای خۆی کو ئەکاتەوە لە هەمان کاتدا ئەفرۆشێت ئەوانەی کە کو ئەکەنەوە بۆچیە بۆ ئەوەی لە کاتی تنگانەدا بەکاربێنن ئەگەر هاتو زێرەکە یعنی شەڕەکە درێژە پێدا تو ئەتوانی زێرەکەی خۆیت بفرۆشی ئەو کاتە بۆ نمونە دراوی وڵاتەکە ئەشکێ کە دراوی وڵاتەکە ئەشکێ یەدەک و بەنقی مرکزی وڵات چیە کات زێرەکەی خۆی بەکارهێندێنێ بۆ ئەوەی دووبارە بەها و نرخی بڵێن پارەکەی وڵات بگەڕێنێتەوە لە لێرەدا فرسە دروست دەبێت بۆ وەبەرهێنەرانی زێر بۆ بازرگانانی زێر کە بین بە نرخێکی گەورەتر بفرۆشنەوە کە بە نرخێکی گەورەتر ئەفرۆشن وەکو وتمان بۆشایەکی دیکە پێپڕ ئەکەنم اینجا ئەگەر بین باسی ئێستا من ئەمەوێت لەم بابەتە دەرنەچین هەر لە بابەتی زێر باسیەوەتان کردوتان لە کاتی قەیران و ناسەقامگیریە زێر ئەدرەوشێتەوە و باسیەوەتان کرد کە من لە قسەکان لانی کەم ئەوە تێگەیشتم کە وەبەرهێنانێکی ئەمنە بێگومان هەرواشە ئەتوانین بەم پێوەرە کە ئێوە باستان کرد بڵێن کە زێر هەموو کاتی کڕینیەتی بە یعنی ڕای شخصی خۆم بەڵێ هەموو کاتی کڕینیەتی چونکە زێر دەت پارێزەی لە زۆر شت خوانەکە مصیبەتێک بەسرت بێ حتا ئەگەر شەڕیش نەبێ وەکو شەخص وەکو تاکە کەس ئێستا زێرم لە ماڵی خۆم هەبێ بوو نمونە پارێزراو بێ لە خزنەی مندا هەبێ چەند مسقال بێ چەند گرام بێ کاتێک شتێک بەسرم دێ ئەچم ئەو زێرا ئەفرۆشم بەهاکەی تقریبان بەشێکی کەمی کەم کردووە لەبەر ئەوە زێر هی فرۆشتن نییە و دەمەوێت لێرە ئامۆژگاریەک لە بازرگانان بەگشتی بکەم کە لە کاتی شەڕدا لەگەڵ ئەو فکرانە بن کە هەر موشکێک لەولا ڕوویشت بوو ئەولا کەواتە دەبێ زێر بفڕێ نەخێر چۆن زێر بەرز دەبێت لەگەڵ پرۆپاکەندە بەرز دەبێت کە یعنی دەنگ و باسەکان و هەواڵەکان ئەوە بوون کە ئەسرائیل شەڕ لەگەڵ ئێران دەکا ڕۆژ بە ڕۆژ دقە بە دقا نرخی زێر بەرز بوویەوە تا گەیشتە 3000 و تقریبا نزیکەی 450 ئەو کاتە کە شەڕەکە کردی کە شەڕەکە دەست پێ کرد یەکسەر دابازی ئایا بۆچی چونکە ئێمە وەکووە بەرهێنەر بە چاوێکی نەفسیانە بە چاوێکی وەکو بڵین سایکۆلۆجی سەیری بازار دەکەین دەبینی ڕەتفعلەکە چییە ڕەتفعلی ئێران هەرچەندە زۆر تۆند بوو هەرچەندە زۆر لە پێشتر گەورەتر بوو بەڵام نەیتوانی شتێک لە ناواقعدا بسەلمێنێ هەرچەند ئەسرائیل دەزانێ ئەگەر وا بەردەوام بێ
لەوانەیە شتی زۆر گەورە ڕوو بدات بەڵام بۆ بازرگانان شتێکی گەورە نەبوو ئەم شەڕە نەبوو هوکار وڵاتێکی وەکو رووسیا داخلی شەڕەکە بێ نەبوو هوکار وڵاتێکی زڵهێزی دیکە بێتە وەکو چین بێت هاوکاری بۆ نمونە ئێران بکات خۆیان بە دووریان خستەوە ئەمە هوکار بوو کە زێر لە 3450 شتێک دولارەوە ئێستا لە 3000 تقریبا 357 قەپات کرا لەگەڵ هەفتەی کۆتای هەفتەی بازار ئەوەیە کە ئەمە یعنی خەڵک و بازرگان تێناگەن لە کاتی دروستبوونی شەڕ دەبێ سەیری نەتیجەی شەڕ بکەیت کە ئایا چی کردەم شەڕە ئەگەر گەورەتر لێ بێت و دەوڵەتی زیاتر و ئەقلیمی بێتە ناوی ئەو کاتە بەرز دەبێت بەڵام ئەگەر وانە بوو یعنی هەرەوە بوو ئەو دووڵاتە بوون ئیتر بچی من باس لا بکەم زێر بەرز دەبێتەوە ئێستا پرسیاری من لێرەیە ئەمەیە وەکو باستان کرد لە دوای چەند ڕۆژێک ئیتر زێر جۆرێک بازاڕەکەی جۆرێک لە هێوربوونەوەی بەخۆیەوە بینی چی ڕووبات ئەم بازاڕە گۆڕانکاری گەورە دووبارە بەخۆیەوە بینە بۆ نمونە ئەگەر سیناریۆیەک ئەوە بێت جەنگەکە لە نێوان وڵاتانی تر پەرە نەسێنێت تەنها لە نێوان ئەم دوو وڵاتەیە بێت بەڵام درێژە بکێشێت لە ئەگەریەوەیە بازاڕی زێر گۆڕانکاری بەسەرادێ یاخود ناهر وەکو ئێستا گۆڕانکاریەکەی نەرمە بێت یعنی ئەو کاتە ئێمە دەتوانین بڵێن لە بەرزبووندا بەردەوام دەبێت بەڵام بەرزبوونێکی ڕێنج یعنی تا ئەملووتکەی کە تومار کردووە 3450 ئەوە شتێکی ئاساییە کە لە 3400ەکان ئێمە ببینین زۆر تەبیعیە و نەیەتە خواردتر تا 320 ئەم شوێنانە بەڵام ئەگەر وا بمێنێت و درێژە پێ بدرێت و کاتێکی درێژتر لەوەی کە تقریبا وا باز دەکەن 14 ڕۆژ یان 2 هەفتە دەبێت ئەوە تقریبا وا دەمێنێت بەڵام کە زیاتر بوو ئێمە دەبێت سەیری لایەنی زەرمەندی زیاتر بکەین ئەگەر ئیران زەرمەند بێت زێر بەرز نابێت بەڵام ئەگەر ئیسرائیل زەرمەند بێت کەواتە دەستەی دیکە سپۆنسەری ئیسرائیل کە ئەمریکا دێتە ناو شەڕەکە کە بە ئەمریکا بەفعلی هاتە ناو شەڕەکە و ئیرانیش هێزی زیاتری پێشاندا ئەو کاتە بەرز دەبێت بەڵام ئەگەر وا بمێنەوەی ئێستا هیچ بەرزبوونەوەیکی زیاتر لە بارودۆخی هاوشێوەی ئێستاە کە لە بارودۆخی جەنگین هەروەها بۆ نمونە لە بارودۆخێکا بۆ نمونە لە هاتنەوەی ترامپ سیاسەتە بازرگانیەکانی ترامپ بۆ هۆیەوەی بازاڕە داراییەکان گۆڕانکاریان بەسەرا هات لەم بارودۆخانەیە چۆن بازرگانان بتوانن خۆیان و سامانەکەیان بپارێزن لە کاتی وادا زیاترین شت و ئامۆژگاری هەرە گەورە بازرگانان ئەوەیە کە ینی پەلەپەل نەکەن وەکو ئەوە نەبێ سەدان بازرگان پەیوەندی بە من کراوە کە زێر بەرز دەبێ و ئەفرێ لە 3430 دلاریان کڕیوە و ئێستا بەجێ ماون شەڕەکە وانە دەبێت بە عقلێکی واقعیانە سەیری بازار بکەین نەک بڵێن وڵا ئیران لە ئەسرائیلەدا ئیران لە ئەسرائیلەدا نەتیجەی چییە ئەو هەموو شەڕە ڕووی داوە لە هەردوو لە ئیران لەوانایە یعنی تقریبا نزیکەی 200 کەس کوژراوە بەڵام لە ئەسرائیل چەند کوژراوە ئەو پەڕی 50 کەسی کوژراوە کەواتە هیچ زەڕەر و زیانێکی گەورە لە ئەسرائیل نەکردووە تەنیا ئەوە نەبێت لە ڕووی مادیەوە بێ لە ڕوحیەوە گیان لە دەستدانەوە شتێکی گەورە ڕوو نەدەوە لەبەرەوە بوو بازرگانان لە کاتی شەڕدا و حتا خەڵکی تاکە کەس نابێ بە پرۆپاگەندە و بە هەواڵی پەلەپەل و ڕەنگی سۆری سەرشاشات و ئەو کاتە بچی یەکسەر زێڕەکە بکڕی بفرۆشی نەخێر لەم کاتانەدا دەبێت پاراستنی سەرمایەکەت مەزنترین دەستکەوتە ئەو کاتە تو دەتوانی خۆت یعنی شەرحێکی بازار بکەیت ئستیشارە بەو کەسانە بکەیت کە شارەزان ئامۆژگاریان لێ وەرگیری کە من چی بکەم و بۆچی بکڕم بۆچی من لە 3400 دلار کە ئۆنسەی زێرە ڕابم زێر بکڕم باخۆم تۆزێک سیراحەت بکەم بزانم دێتە خوارەوە نایەتە خوارەوە کاکێژا زۆر بە کورتی پێمان بڵێ لەلایەک جەنگ نرخی نەوتی بەرز کردوێتەوە لەلایەکەوە ئەمڕۆکە پوتن لێدوانێکی داوتی ئەندامانی ئۆپێک پڵاس لەسەر ڕێڕەوی بەرزکردنەوەی بەرهەمهێنان و بەردەوامە بنلەوە پێشبینیتان ئەم دوو شتە بێگومان دژ بەیەکن کاریگەریەکەیان لەسەر نرخی نەوت پێشبینی ئێوە بۆ داهاتووی نەوت چییە زۆر بە کورتی داهاتی نەوت یعنی ئەگەر شەڕەکە بەردەوام بێت هەروە لەم نرخانە ئەمینیت و ئەگەر ئێران هیچ ڕێکاری هەناردەکردنی نەوت بوو دەرەوەی بە تایبەتی گەڕۆی هورمز نەگرێتە بەر نرخی نەوت هەر لەم شوێنە نابینێ بەڵام بەمەرجێک ئەو گەڕۆی هورمز بگرێت لە هەمان کاتدا بەرهەمهێنانی نەوت کەم بکرێت بە دڵنیاییەوە نرخی نەوت هەتا 85 بۆ 95 دلار ئەڕوات زۆر سپاس هێژا ڕەڤەندی شارەزای بازاڕە داراییەکان کە لە دەهۆک